هاوشێوەی ژینگە سیاسیەکەی هەرێمی کوردستان جیرۆدەی ژینگە و ڕەوشێکی شێوا و بە یەکداچووی میدیایە. لە ئەڵقەی یەکەمی بەرنامەی دۆسێ گفتوگۆ لەبارەی میدیا و ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەکەین. چۆن ئەتوانین میدیا بخەینە سەر ڕێگەی ڕاستەکەی خۆی. میدیا تەریبە بە ڕەوشی سیاسی یان کایەکی سربەخۆیە. بەبێ خستەوە سەر ڕێگەی ڕەوشی سیاسی دەتوانین ڕەوشی میدیا و ڕۆژنامەگەری لە کوردستان ڕاست بکەینەوە. گرفتەکانی میدیا چین؟ سروشتی کاری میدیایی خۆی سروشتێکی پڕ لە گریە و گرفتە یان لە کوردستان وای بەسەر هاتووە. واقعی ئێستای میدیا بە شێوەیەکی گشتی لە کوردستان چۆنە؟ لەسەر ڕێگەیەکی ڕاستە یان پێویستی بە ڕاستکردنەوەی ڕێگەکەی هەیە؟ میدیا و سیستمی سیاسی هەرێمی کوردستان تقریبان چوونیەکن. وەکو چۆن سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان لە قۆناغی گوزەرایە، لە قۆناغی ئینتیقالیایە، میدیاش بە هەمان شێوە لە قۆناغی گوزەرایە. بەڵام ئەوەی کە جیاوازی دروستەکە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی دۆخەکانیان هاوشێوە بە قۆناغی گوزەری دیموکراسیە تێپەڕ بوون، ئەوەیە کە ئێمە هەتاوەکو ئێستا وێزگەی کۆتایی خۆمان یاخود ئاماژ دیاری نەکراوە کە ئێمامانەیە میدیا بە چ شێوەیە بەکاربێنین. بە تایبەت لە هەرێمی کوردستانە بینین جۆرەها میدیا هەیە، هەندێک مۆدێلی میدیا هەیە کە لە جیهانە ڕەنگە تا ڕادێکی زۆر بوونی نەبێنی بۆ خۆی چەمکێکی وەکو میدیای سێبەر ڕەنگە لە جیهان ئەگەر باسی بکەیت بە عەرەبی تەرجەمەیەکی بۆ عەرەبی یاخود تەرجەمەیەکی بۆ ئینگلیزی لەگەڵ ئەو کەسانی کە لە ئەهلی کارەکان ئەهلی میدیان ڕەنگە تووشی سەرسوڕمان بن لە بەرەوەی چەمکێکی وەهایە نەبینی، ڕەنگە لەوێ هەبێ بەڵام بەو شێوەیە ناکە لە ئێستا هەیە. بۆیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە گوزەرێ وەکو میدیا لە ڕاستیا بە ئاڕاستەیەکی ڕێک ناڕوە، هەتاوەکو ئێستا نەیتوانیوە بچێتە خزمەتی دامەزرانی کۆمەڵی مەدەنیەوە، بە تایبەت کە میدیا خۆی یەکێکە لە پایەکانی کۆمەڵی مەدەنی، بەڵام نەیتوانیەوە بۆ ئامانجە یاخود بۆ کایەکە ئێوە بەدەستی بێنێ میدیا خۆی بۆ ئەوە تەرخان بکات و بە هەمان شێوە خزمەتی لایەنی کۆمەڵایەتی و لایەنی سیاسی هەموو لایەنەکانی تری ژیان بکات لە هەرێمی کوردستانە. واقعی ئێستای میدیای کوردی لە خراپترین دۆخی خۆیەتی، یعنی بە درێژایی نزیکەی سێدەی ئەزمموی حکومڕانی کوردی هیچ دۆخ و سەردەمێک نبینیتەوە هێندەی ئێستا خراپ بێ، تەنانەت دەتوانم بە سەردەمی شەڕی ناوخۆی حیزبە کوردیەکانیشەوە. ئەوەی کە هەیە میدیان نییە، ئەوەی کە هەیە شتێکی ترە لە دەرەوەی میدیا کە ئەتوانی پێی بڵێ شەڕێکە کە حزبەکان یا کەسایەتیەکان لە ڕێگەی ڕاگەاندنەوە بە بەکارهێنانی ئامرازەکانی ڕاگەاندن ئەیکەن لە پێناو ئەو ئامانجە تایبەتیانەی یا حیزبیانی کە خۆیان هەیەە. بە دڵنیاییەوە پێویستی بە ڕاستکردنەوە هەیە، ڕاستکردنەوەیەکی زۆر بنچینەیی کە پێویستی بە بڕگارێکی یەکلاکەرەوە هەیە کە چۆن ڕاگەاندن بکەوێتەوە سەرسکەی خۆی و ئیشی ڕاگەاندن کان نەک ئیشی دەستگاکانی دیکەی وەکو دەستگا سیخوڕیەکان، دەستگا هەواڵگریەکان و دەستگا و ئۆرگانە حیزبیەکان یا ڕێکخراوەیەکان بکات، چونکە ئەوەی کە ئێستا ڕاگەاندن لە کوردستان بە شێوەیەکی گشتەیە کە ئەو ئیشە پیشەیە نییە کە پێویستە ڕاگەاندن بیکە، بەڵکو ئیشی دەستگا و دامەزراوە و ڕێکخرا و کەسایەتی دیکەیەکە لەژێر پەردەی ڕاگەاندنە ئەکرێ. بۆ ڕێخستنەوەی بە دڵنیاییەوە ئێمە لە ئاستی دنیا و لە ڕووی زانستیەوە دوو جۆر ڕێخستنەوەیە. ڕێخستنەوەیەک هەیە یاساییە لە ڕێگەی دەقە یاساییەکانەوە بە دەرکردنی یاسای تایبەتمەند بەو بوارە، بە تایبەت کە هەست بکرێ بۆ شایەکی یاسایی هەیە بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان بەرهەمێنەران و بەکارهێنەرانی میدیا لە شوێنێکی جوگرافی دیاریکراوە وەکو هەرێمی کوردستان. لەم ڕۆوە پێویستی بە یاسا هەیە. ئەو یاسایانی کە تا ئێستا لە کوردستانە دەرچوون بۆ ڕێخستنی ناوەڕۆکی میدیا نزیکەی نۆ یاسایەکمان هەیە، بەڵام هێشتا ئیکتیفانین. بەشێک لەو یاسایانە کەم و کورتیان تایە، بەشێک لەو یاسایانە جانبێکی دیاریکراوی ڕاگەاندنیان لەبەر چاوگرتووە و پێویستی بەوە هەیە یا هەموار بکرێنەوە ئەو یاسایانە بە جۆرێکە چەشنەکانی دیکەی ڕاگەاندن بهێنرێتە ناوە و ڕێک بخرێنەوە یاخود یاسای تایبەتمەندیان بۆ دەربکرێ. وەبارێکی دیکەی ڕێخستنەوەی پیشەییە کە پێویستی بە بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاکە کەسە لە نێویشیاندا ڕۆژنامەوانان بەوەی کە هۆشیاریان بۆ پێوە و بنەما پیشەیەکانی کارکردنی ڕۆژنامەوانی بەرزکەنەوە. ئەگەر پێشتر میدیای حیزبی بە گرفت دادەنرا، ئێستا جۆرێکی تر لە میدیا سەری هەڵداوە کە دەتوانین ناوی بنین میدیای شەخسی. ئەم جۆرە میدیایە
تایبەتمەندیەکانی چین؟ لایەنە باش و خراپیەکانی لەسەر کۆمەڵگا چییە؟ بۆ خۆی دروستبوونی میدیای شخصی میدیایەکی تایبەت بە کەسێک یا خودت کۆمپانیایەک تازە نییە لە دنیای ئەمڕۆ، ینی خۆتەزانی یەکێکی وەکو ڕۆبەرت مەردۆخ کەسێکە بەڵام ئیمپراتۆریەتێکی ئەلامی هەیە، بەڵام گرفتەکە لە ئاماجی دامەزرانی میدیای شخصیایە. من پێم وایە میدیای حیزبی بە تایبەت لە دوای ڕاپەڕین ئەگەر بابەتی تەشهیر و شەڕە جوێنەکانی شەڕی ناوخۆی لێ دەرکەین یەکێکە لە نمونە جوانەکانی میدیا. ینی من گەیشتومەتەوە قەناعەتە کە یەکێکە لە نمونەرە لە بەرچی لە بەرەوەی میدیای حیزبی میدیایەکی مولتەزیم و پابند بووە. چۆن ڕاستە هەر هەندێک جار لە خزمەتی ئەجەندا حیزبیەکەیا بۆ ئەوەی کە هەژمونی حیزبەکان بسەپێنێ بەسەر باری سیاسی، باری کۆمەڵایەتی و باری میدیایی، باری حکومی لە هەرێمی کوردستانە، بەڵام لە هەمان کاتا بیرمان نەچێکە دەستی بۆ کۆمەڵێش بابەتی کۆمەڵایەتی نەبردووە کە زانیوێتی زیان بە کۆمەڵگایان ئەگەێنێ و دەستی بۆ کۆمەڵی بابەت نەبردووە کە زانیوێتی بە زیان ئەشکێتەوە بۆ کایی سیاسیش لە هەرێمی کوردستان. بەڵام بە پێچەوانەوە میدیای شخصی تەنانەت دەستی بۆ هەموو ئەو شتانە بردووە کە کۆمەڵ تێک ئەیە. ینی ئەم میدیا شخصیانی کە لە هەرێمی کوردستان دروست بوون بە بازارێکی ترە بۆ ساختکردنەوەی کاڵاکانی ئەم کەسانەکە لە باشترین حاڵەتە یا بازرگانی ڕاستەقینەن وەکو بازرگان یا خود بازرگانی سیاسین کە بەس کاڵاکانی ئەوان ڕەواج پێەیە. ئەنی وای لێ هاتووە کە تەنانەت بۆ خۆی ئیشکردنی میدیاش بووە بە بەشێک لە بازرگانی. ئێمە لە هەرێمی کوردستانە لەسەر ئاستی ئەمریکا و جیهانە یەک خەڵات لە بواری میدیا بەدەست هاتووە، ئەم خەڵاتش لە بواری ترندینە بەکار هاتووە، لە بەرەوەی لە ترندینە ئەم میدیایە ڕۆیشتۆتە پێشەوە کە ئەگەر سێری ترندیم بکەی سێری کۆمنت و لایکەکان بکەی کە بۆ ئەم بابەتە یاخود بۆ ئەم کەناڵە هاتووە سێرەکەی لە 1970 لە 1990 ئەم کۆمنتانە قسەی ناشرین و جنێەوە پێی دراوە، بەڵام بۆی حسابە کە کاتێ میدیا کارەکەی لە خزمەتکردنی کۆمەڵگە و دروستکردنی کۆمەڵی مەدەنی بگوێزێتەوە بۆ ئەوی کە چەند لایکی بۆ دێ یاخود چەند کۆمنتی بۆ دێ، هەڵبەتە هەدەفە دروستەکە هەدەفە صحیەکە ناپێکیەوەی کە میدیا بۆ خۆی ئەبێ ئیشی تیا بکە. میدیا لە هەرێمی کوردستانە بە تایبەت ئەو میدیا شخصیەکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بە پێچەوانەی میدیا ڕاستەقینەکە کارەکە. میدیا ڕاستەقینەکاری ئەوەیە کە تێگەیشتن، تێڕوانینی خەڵک، تەحلیل هەموو ئەمانە بگەێنێتە ئاستێکی باڵاتر لەوەی هەیە بۆ ئەوەی ڕێنوێنی بکە یاخود دەستی بگرێت بۆی تەوەجوهاتی خۆی ئاڕاستەکانی خۆی و هەڵوێستەکانی خۆی دیاری بکە بە کۆی ئەمانەش دوای ڕایگشتی دروستە بێت لەسەر ئەو بابەتانی کە میدیا ئەیوروژێنێ. بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان میدیا خۆی هاتوۆتە مستەوایەکی زۆر بچووکتر یاخود زۆر نزمتر لەو مستەوای معریفی و ڕۆشنبیریەی کە تاکەیەتی کە هاوڵاتی هەیەی. بۆیە ئەبینین کە زۆربەی ئەو بەرنامانەی کە میدیای هەرێمی کوردستان بە تەلەڤیزیۆن بە رادیۆ یاخود ئەو بابەتانی کە لە میدیا و میدیای نوێیە بڵاو ئەبێتەوە زۆر کەمترە لە تێگەیشتن و لە ڕۆشنبیری و معریفی ئەو تاکانی کە لە هەرێمی کوردستانە کە ئەمە بۆ خۆی گرفتێکی زۆر سەرێکیە. بۆیە هەم میدیا خۆی بە بەهۆیەوە پاش ئەکەوێ هەم لایەنە معریفی و ڕۆشنبیریەکەی خەڵکیش بە شێوەیەکی گشتی وێران ئەکە یاخود تێکی ئەکە. لە بواری درامای سێرەکەی درامای زۆر نزم ئەهێنەیە کە بە قورجی بە مێشکی تاکو بە مێشکی هاوڵاتی و بە مێشکی خێزانە. لە بواری سیاسیە سیرەکەی بە هەمان شێوە بابەتی زۆر نزمەهێنێ، هەندێک جار بابەتە شخصیەکان تێکەڵ بە بابەتە سیاسیەکانەکە بۆی چاو لەسەر کۆمەڵێ بابەت لەلایەن هاوڵاتیەوە لا ببرێ. ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەیە بەڕاستی ناکرێ بازرگانیا خودت ئەو کەسانی کە میدیایان هەیە ئەمان بەس بە تەنیا بۆ سەنگەرێ بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی خۆیان میدیا بەکاربێن، بەڵکو بێ سەنگەرێ بێ لە هەمان کاتا بۆ پەرەپێدانی کۆمەڵایەتی بۆ دروستکردنی کۆمەڵی مەدەنی بۆ پاراستنی دیموکراسی بۆ پەرەپێدانی دیموکراسی کە بەداخەوە ئێمە ئەمە نابین لە هەرێمی کوردستان. ئێمە ئەگە سەیری ئەو پۆلێنبەندی بکەین کە بۆ میدیا کراوە بە تایبەت لە ئێستاە دوو جۆر پۆلێنبەندیمان هەیە. دانیشان هەیە پیاڵێن میدیای باو کە ئەوەی کە لە ئینگلیزیە پێڵە مینستریم میدیا خۆی لە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و گۆڤارەکانە ئەبینێتەوە کە ئەمانە ستافی تایبەتیان هەیە و مەعاش وەرەگرن، ئۆفیسیان هەیە، سەرنووسەری دیاری کراوە، خاوەنیمتیازی دیاری کراوە. ئەمانە تۆ ئەگەر سکاڵایەک لە یەکت هەبێ توانی مباشرەتەن ئاڕاستەی و شتێی بکەیت و بە ئیجراعاتی یاسایی مەسەلەن داوای مافی خۆت بکەیت. جۆرێکی تری میدیامان هەیە پێڵێن ئەلتەرناتیڤ میدیا یان میدیای بەدیل کە خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبینێتەوە، خۆی لە ئەو تۆڕانەی وەکو فەیسبوک و تویتەر و ئینستاگرام و
ڤایبەر و تەلگرام و جۆرەکانی دیکە ئەبینێتەوە ئەمانە بەدیلن واتە کابرا کە ڕێگەی پێ نەدراوە لە ئیعلامێکی سەرەکی وەکو ڕادیۆ و تەلەڤیزیۆنە قسە بکە فلتەرەکان یا گەیت کیپە دەرگاوانەکانی ئێوە ڕێگەیان لێگرتووە بۆ نمونە ئەگەر جنێوێکی یابێ ئەگەر ناوزڕاندنێکی کردبێ ئەگەر تۆمەتێکی خسبێتە پاڵ دەرگاوانی ئەوێ فلتەرەکەی ئەوێ گرتوویەتی نەهێشتووە بڕوە ئەم اکتیفا بەوە ناکە لە ڕێگەی پەڕەیەکی تایبەتی خۆیەوە لە ڕێگەی پیج و ئەکاونتێکی خۆیەوە ئەوەی کە ئەوێ بڵاوی ئەکاتەوە بەبێ هیچ فلتەرێک وەسبێنێ ئەگەر تووشی لە پێشنەوەیەکی یاساییش بێ ڕەنگە ئاسان نەبێ بگیرێ بۆ لە بەرەوەی هێشتا یاسای دیاریکراومان نییە بۆ دەستگەیشتن بۆم کەسانە بتوانێت ملاحقەی قانونیان لەگەڵا بکە و جانبێکی دیکە ئەوەیە زۆر بە ئاسانی تۆ ئەتوانی پیجەکەت ئەکاوتەکە وەکوڵە دیلیت کەیت و دیەکتیڤی کەیت وە کەس پێی نەزانێت ئێستا من ناوە میدیای پارتیزانی وەکو چۆن کاتی خۆی ئەگەر عملیەکی شۆڕژێری بکرایە هاتنە ناو شارەوە عملیەکیانە کرد و یەکسەر دەرەچوونەوە دەرەوە و کەس نەیەزانی چێ و چێنی ئەمیش دەتوانێت تەشیرەکە بکات تۆمەتەکە بخاتە پاڵجنێوەکە بە هەندێک بەڵگەی ساختە دروست کات و بڵاوی کاتەوە بۆ مدەیەکی دیاریکراوە تا تۆ فریاکەی مەسەلەم چی تاقیقی تیا بکەیت و بیدۆزیتەوە و پێیجەکەی داخستەوە ڕۆشتۆتەوە ینی کەس بە کەسە ئەو یاسایی کە لە کوردستانە بۆ ئیشکردن لەسەرەوە کراوە یاسای خراپبەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە کە بەڕاستی ئەمە یاسایەکی دقیق نییە بۆ ئەوە کاتی خۆی ئەمە بۆ تۆڕەکانی مۆبایل بەکارێنان لەم ماوەی دواییشە مەحاولەیەکرا بۆ ئەوەی یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی بێتە ناوە بۆی ئەو بوارە ڕێکا بەڵام بەداخەوە ناوڕۆکی یاساکە بە شێوەیەکی زۆر کرچ و کاڵ بوو و ئیسفادەی لە هەندێک دووەلی عەرەبی دیکتاتۆری وەرگرتە بوو کە ئەوەندەی دیکە بواری ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری و مافی زانینی بەرتەسەگە کردەوە لە کاتێکە ئینتەرنێت خۆی سنوورێکی بەرفراوانی هەیە و ئاسان نیە تەعاملکردن لەگەڵیە بەتایبەت کە تۆ ناتوانی سەرچاوی سەرەکی دابینکەری ئینتەرنێتەکە بدۆزیتەوە کە لە ڕووی قانونیەوە ئەوە تا ئێستا ئیشکالە هەتا لە ئەمریکاشە مەسەلەن نتوانە ئیشە بکەن ڕەنگە کابرا لە وڵاتێکی وەکو بریتانیا پیجێکی کردبێتەوە سایتێکی دامەزراندن بێتەوە بە پێ قانونی بریتانی محاکمەیەەکە یا بە پێ قانونی هەرێمی کوردستان یا چۆن دەسەگا بۆ کەسەی تۆ لە پێشنەوەی لەگەڵا بکەیت. پێوەرەکانی دانانی دامەزراوەکانی میدیا چین هەرکە سولایەنێک پارەی هەبوو دەتوانێت مێدیا دابمەزرێنێت چۆن دەتوانین لە زیانەکانی ئەم جۆرە کارکردنە کەم بکەینەوە. گرفتی هەرە سەرەکی لە بواری میدیا لە هەرێمی کوردستانەوە تاوەکو ئێستا میدیای نیشتیمانیمان نییە یاخۆدەوە بەمانە سادەکەی میدیای دەوڵەتیمان نییە کە هی قەوارەکە بێت ئەم میدیا نیشتیمانیە شتە ڕاستەکان وەکو خۆی بخاتە ڕوو بۆی خەڵک تێگەیشتنی هەبێت نەڵێ فڵانە میدیا هەڵەیە یاخۆت فڵانە کەناڵ خراپە یاخۆت فڵانە کەناڵ لای داوە لە ئیتیکی ڕۆژنامەنووسی کە کاتێ شتە ڕاستەکەی بۆ خستە ڕوو خۆی خراپەکە ئەبینێ ئیتر هەوڵاتی ناچێت بەلای خراپە ئێمە میدیایکی نیشتیمانیمان نیە نەوەکو مؤسسە نەوەکو پەیامەکانیش میدیای هەرێمی کوردستانیش پەیامێکی نیشتیمانی نییە بۆ خۆی ئەو دامەزراوە میدیایانی کە هی شخصنی تاکە کەسن من لە ڕاستیا بەبێ ئامانج نایانبینم پێم وانە کە ئامانجیان نەبێ بەڵکو ئامانجی هەرە گەوریان پاراستنی پارە و سەروەت و بەرژەوەندەکانی ئەو شخصانەیە کە هەیەە ینی ئەم شخصانەکە لە هەرێمی کوردستان چ بازرگانە سیاسیەکانن یا خودت بازرگانەکانی تری بوارەکانی ترن کە چوونەتە ناو سیاستەوە یا ئەوەی کە نەشوەتە ناو سیاستەوە کۆمەڵی بازرگان میدیایە نەچۆتە ناو سیاستەوە ئەمانە بەتەنیا بۆ ئەو کاتانە میدیایان پێویستە کە کاتێ هێرشەکرێتە سەر کۆمپانیەکانیان بەرژەوەندیەکانیان یا خۆت کاتێ تەنیان پێ هەڵەچنرێ سێرەکەی ئەم میدیانە ئیتر زەجەیەکی ئەلامی دروستەکەن یانێ ئەم بابەتە ببانەوە بۆ شوێنی تر بە شێوەیەکی گشتی کارەکەن بۆ ئەوەی کە ڕای گشتی تێک بن یا خۆت فریوی بدەن لە هەمان کاتە هەندێک پەیامی تر هەیە کە پێویستە میدیاکاری لەسەر بکە کە بەداخەوە ئەمە لە دوو لایەنەوە کاری کردووە یەکەم وەکو میدیای دواخستووە زۆر خراپ لە لایەکی تریشەوە میدیاکاری زۆر خراپی هێناوەتە مەیدانەکەەوە کە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە میدیاکارە پرۆفیشناڵ و ئەکادیمیەکان بۆ نمونە سێری کە ئێستا لە بازاڕی میدیایانی میدیا بۆ خۆی ئەبێ بازاڕێک بۆ فکری ئازاد دروست بکە بەڵام ئێمە ئەبینین تەنانەت تیرۆری فکریش هەیە لە ناو میدیاکانی ئێمە چ بە میدیای ئەهلی چ بە میدیای سێبەر چ بە میدیای حیزبی و ئەوانەی کە سەر بە حیزبەکانن ئەمان بازاڕێکیان دروست کردووە هەر کەسێک بیوێ بێتە یالامەوە خاوەنی بۆ نمونە ڕوخسارێکی جوان بێ یا خۆت خزمی فڵان بێ هەر کەس بێ ئەمانە وەرئەگیرن بەڵام ئەبینین کەمترین
سیما و کەمترین ڕوخساری خەڵکە ئەکادیمیەکان لە ناو بواری میدیای بین تەنانەت بۆ بەرنامە شرۆفەکاریەکانی بە بواری میدیاش بانگ ناکرێن لەبەرچی لەبەر ئەوەی ئەزان کە کاتێ لەسەر واقعی میدیا لە هەرێمی کوردستانە قسە بکەن بەشێک لە قسەکانیان ئەم میدیای ناگرێتەوە کە خۆیان بەرنامەی لەسەرەکەن بۆی میدیا ڕێکخورێتەوە کە بەداخەوە ئەمە بەتەنیا هەڵخەڵەتان بۆیە ئەگەر میدیا بیوێ خۆی ڕێک بخاتەوە چ میدیای شخصیەکان بێ یا خۆت میدیای حیزبی بەڕاستیە بێ پشت ببەستێ بە خەڵکی ئەکادمی ڕێی ئەوان لە هەمان کاتە پەرە و بەتوانە و بەتاقەکانی ئەو کەسانی ناو میدیاکەی خۆی بدات چکە بەم چەکەوە بەم هێزە مرۆییەوە کە تۆ بەدەستەوەی بەڕاستی ناتوانانی میدیایەکی کارا لێهاتوو میدیایەکە کاریگەری هەبێ لەسەر کایەکانی کۆمەڵ دروستی بکەیت ئەم میدیا شخصیانی کە پیا بوون تەبان شخصێکی دیاریکرا ئەو شخصە بە ئامانجی تەسوێقکردنی سیاسی بۆ خۆیەتی ئەم میدیایی کردوێتەوە بۆیە ئەگەر لە بەڕێژە بیپێوین لە ساڵ 95 تا 98 بەرنامجەکان و پرۆگرامەکان و ئاراستەکان ڕەنگە بەو شێوەیە بێ کە خەڵک واز بکە کە کەناڵێکی زۆر پرۆفشناڵە و زۆر میهنی ئیشەکە ئیش لەسەر هەموو تەورێگەکان بەجیاواز لە میدیا حیزبیەکە بۆ نمونە خۆپیشاندان نەکرێت چه تەختەیەکە بەڵام بە جانبێکی کە خۆی مەبەستێتی بۆ نمونە ئەگەر ناکۆچیەکە بێ ئەگەر خلافاتی بینی حیزبێک هەبێ ئەچێ تەختەیەکە ئێمە و ساڵە بینیمان لە پەرلەمانی کوردستانە هێزی معارەزە ناڕزایی دەرەبڕێ کێشە بە مێزەکانە بۆ ئەوی یاسایەک تێنەپەڕێکە خراپە بەڵام ئەوە چوو مقابلی خەڵکیە کرد لە ناو خەڵکا پرسیارە کرد ئایا کێشان بە مێزی پەرلەمانە لە ئەتەچێتی پەرلەمانتاریە یاخود نایانی وەکڵی ئاراسی ئیشکردنەکەی ئەگۆڕی بە شتێکی دیکە فی سەبیلی ئەوەی خەڵک گوزانەکە و کەناڵە ئەوە تا لەسەر هەموو حەدەسە قساکە و لەسەر هەموو بابەتێک ئیشی هەیە ئەم جۆرە لە میدیا بەڕاستی تەنزیم نەکراوە لە کوردستانە و حیزبە کوردیەکان و لەنێو حیزبە کوردیەکانیشە شخصیاتەکان بەتایبە شخصیاتی ئەمنی شخصیاتی ئستەکباراتی کە ئێستا بەڕا بەداخەوە جارانە بۆ ئەعلام مراقب بووە بەسەر دەسەڵاتەکانی یاسادانان و ڕاپەڕاندن و دادوەری کەچی ئێستا بەعکسەوە دەسەڵاتی یاسادانان و ڕاپەڕاندن و دادوەری بۆ بە مراقب بەسەر میدیا و ئەو تەحدیدیەکان میدیا چی بڵاو کاتەوە چی بڵاو نکاتەوە و ئەم جۆرە میدیانە کە ئەم شخصیاتانە دەوری تیابینی بەڕاستی ئیش لەسەرەوەکە کە مەساڵحی لەکوێیە ئێمە زۆر جار تەقریرێک لە کەناڵێکی میدیایە بینین صرف ئەم تەقریرێکی ئستەکباراتی ینی هیچ سەحەفیەکی کورد جورئەتی ئەوە ناکە کە بچێت تحقیق لەوەیە بکە بۆ نمونە چێت تحقیق لەوە کە فڵانە بەرپرسی حیزبی چەند بۆری نەوتی هەیە مشاریکە لە چەند عملەی هێنانی مەوادی بەسەرچوو لە ڕێگاکانەوە ئێمە هیچ میدیای کوردی نەڕێگەی پێدرێ و هیچ ڕۆژناوە نووسێکی کورد نەڕێگەی پێدرێ ئەم ئیشە بکان ئەژگاتە ئەو زانیارانی کە پێویستە بۆ تەقریرێکی ئستقسایی ئەوەی کە پێڵێن راپۆرتی بنکۆڵکاری بتوانێت ئیشی لەسەرکە بۆیە بەتەکی لە ڕێگەی دەستگایەکی سەکبارەتیەوەم تەقریرانە ئەدرێ بە ڕۆژناوە نووسە یا ئەدرێ بە کەناڵێکی میدیایی وڵاوێکاتەوە خراپیەکانی ئەوەیە ئیتر هیچ فەرقێک ناکەی لە بینی میدیای باو لەگەڵ میدیای بەدیلە ینی ئەوەی کە تۆ لە فەیسبوک و تویتەر و لە تێلەگرامە ئەبینی خانمێک بە ئارەزووی خۆی مەسەلەن چیرق و چینەیەکی لە دڵابێ لەکوێوە دەفع کرابێ بەسەر کەس و لایەنێکی هەڵەڕژێ ئەیڵێ بەبێ هیچ بەڵگەیەکێ بەبێ هیچ دۆکیومنتێ لە بەردەسیاوێ ئەمی علامانەش ئێستا هاتوونەتە سەردینی ئەم جۆرە ئەوەی کە پێڵێن لە بینە قەوسێکە چالاکوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی بەبێ فلتر ئەمانە ئەڕوا هەر لەو کەناڵە میدیا شخصیانەوە مەسەلەن زۆر باشکرا جنێودانە بینی ناوزڕاندنە بینی تۆمەت خستنە پاڵە بینی پێشلکردنی ڕێساپیشەیەکانە بینی ینی هیچ فلتەر و هیچ پێوە و هینێک نەماوە بۆی کە ئەمە هەست بکەی میدیایەکی معتەبەرە کە شایانی ئەوەیە کە مەسەلەن تۆ گوێی لێ بگری یا سەیری کە یا بیخوێنیتەوە. لایەنە باش و خراپەکانی نەبوونی میدیایەکی نیشتیمانی بێلایەن چییە؟ سەردەمی ئەوە ماوە کوردستان وەک قەوارەیەکی دەستوری میدیایەکی نیشتیمانی هەبێت هاوشێوەی BBC؟ لە ڕاستیە وەکو چۆن بڵێ ئێمە کاتێک کە باز لە میدیاکەین
زۆر بە میدیاکارەکان من و جەنابێ کاتێ باسی میدیاکەین وا باسیەکەین کە وەکو هەموو کەرتەکانی تری دەوڵەت و یاخود هەموو کەرتەکانی تری کۆمەڵ و هەموو کەرتەکانی تری حکومت ساخ سەلیم بن هیچ کێشەیەکیان نەبێ بەڵام بۆ خۆی سیستەمی میدیایی لە هەرێمی کوردستان و دامەزراوە میدیایەکان گرێدراون بە کۆی سیستەمەکانی ترەوە ئەسڵان کە بواری میدیا لایەنێکی فەرعی زۆر بچووکە لەلایەن بۆ نمونە سیستەمی سیاسی یاخۆ سیستەمی حکومڕانی یاخۆ سیستەمی قەزایی ئێمە هەموو کەرتەکانی تری ناو کۆمەڵ کەرتەکانی تری حکومڕانی لە هەرێمی کوردستانە کێشەی گەورەیە پێویستی بە چاکردن هەیە ئەم چاکردنش سیستەم بۆ خۆی وەکو زنجیرێکی پێکەوە گرێدەدا وایە کە کاتێ سیستەمەکانی ترە چاکرد تۆ کاتێ سیستەمێکی سیاسی ساخسەلیمت هەبوو ئیتر ڕێگە بە کۆمەڵە تەجاوزات نایە لەلایەن میدیاوە بکرێ هەر ئەسڵان کە تۆ میدیا سیستەمێکی سیاسی ساخسەلیم و تەندروستت هەبوو ئەو کاتە سیستەمێکی کۆمەڵایەتی دروستی شت ئەبێ کاریتیاکەی سیستەمێکی دادوەری درستی شتیابێ داواکاری گشتی خۆی ڕۆڵی خۆی بینێ دادگاکان ڕۆڵی خۆیانە بینن پۆلیس ئاسایش هەموو ئەمانە ڕۆڵی دروستی خۆیانە بین بەڵام کە کاتێ هەموو ئەم کەرتانە هەموو ئەم بوارانە بۆ خۆی خاوەنی کێشەی گەورە بوو پێی چارەسەر نەکرا میدیاش ناتوانێت کێشەکانی چارەسەر بکرێت وەکو میدیای نیشتیمانی ڕاستیەکەی میدیای نیشتیمانی ڕاستە سەردەمەکە سەردەمی میدیای نیشتیمانی نییە بەڵام هێشتا ضرورەتەکەی هەرماوە ڕۆڵی هەیە بۆ نمونە وەکو چۆن ئەمان و ڕۆژنامەی وەرەقەی سەردەمی بەسەر چووە یا خۆت کە تەلەڤیزیۆن داهات ئێمە وتمان ڕادیۆ ئیتر زەمەنی تەواو بوو کە بۆ نمونە تەلەڤیزیۆن دروست بوو ئیتروتیان سینەما مەترسی لەسەر دروست و بەڵام ئەبینین ئێستا سینەما بۆ بە سناعەیەکی عالەمی زۆر گەورە و زۆر پڕداهات ئەبینین ڕادیۆ هێشتا وجودی ماوە هێشتا ڕۆژنامە وجودی ماوە بەڵام چی بە خۆن گونجاندن لەگەڵ سەردەمەکەیە ئێستا وەکو میدیای نیشتیمانی ئێمە ئەبینین خۆ کەناڵێکی وەکو BBC دامەزراوەیەکی گەورەیە کۆرپۆرۆشنێکی گەورەیە ئەم میدیایە خۆ لە ناو وڵاتێکایە کە ئۆبزێرڤەری تایە کۆمەڵە خەناتی عالەمی گەورە گەورەی تایە کۆمەڵی ڕۆژنامەی گەورە گەورەی تایە هەمووی لەسەر ئاسی عالەمە لە پلە یەکەمەکانن بەڵام هێشتا بینین BBC ڕۆڵی گەورەی خۆی هەیە لە خێزانە ڕۆڵی گەورەی هەیە لە سیاسەتە ڕۆڵی گەورەی هەیە لە پەرەپێدانی کۆمەڵایەتە لە هەموو بوارەکانی ژیانە بۆیە بە ئەگەر تۆ خاوەنی استراتیژبی خاوەنی ئامانجبی میدیاکە و میدیایکی نیشتیمانی زۆر باش بێ بان میدیای نیشتیمانیش نەبێ بەڵام ئامانجی نیشتیمانی هەبێ ئێمە مەرج نییە ئەمە خاوەنی تەلەڤیزیۆنێک و سایتێک و ڕادیۆیەکی نیشتیمانی و دەوڵەتی بین لە هەرێمی کوردستان بەڵام خۆ ئەبێ دەوڵەت بەرنامەی هەبێ بۆ ئەوەی کە پەیامی نیشتیمانی لە ناو میدیاکانی هەرێمی کوردستانە ڕنگ بداتەوە ئێمە باسیەوە ناکەین بۆ نمونە دەرگاوانێکی تونگ هەبێ یا خۆ سانسۆرێکی تونگ هەبێ لەسەر میدیا لە هەرێمی کوردستانە بەڵام بۆ خۆی کە کاتێ بەشێک لەو کارانەی لە میدیاکرێت چ بە میدیای ئەهلی چی بە میدیای حیزبی چ بە میدیای سێبەر کە کاتێ هەموو ئەمانە بینرێک بەشێکیان تاوانن کە ئەکرێن بەرامبەر بە شخصیەتی معنەوی بەرامبەر بە کەسەکانی لە ناو هەرێمی کوردستانە خۆ ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان یا خۆ دەستگای دادوەری با حکومەتیش دەخالت نەکە دەستگای دادوەری خۆی قسەیەکی هەبێ لەسەر ئەمە بێتە دەن کاتێ تۆ یانێ کۆمەڵگەکەت تێک بن هەندێ بەهای ناشرین هەیە لە کۆمەڵگەیە بیچیانن هەندێ بەهای جوان هەیە کۆتایی پێبێن و بنە بڕی بکەن کە ئەمانە بینێ بدە دەستگای دادوەری پێویستە لەسەری بێتە دەنگ چکە داواکاری گشتی بۆ خۆیەوەیە کە لە جیاتی هەمومان داواکاری هەبێت و سکاڵای هەبێت و کارکبووی کە کۆمەڵ چاک بکە بەڵام بەداخەوە ینی لە هەرێمی کوردستانە وەکوی کە میدیایکی نیشتیمانیمان هەیە ڕاستە میدیایکی حکومی لەرزۆک و بچووکمانەیە هەموو موسسەکان و تەبێژیان هەیە سایتیان هەیە پێیجیان هێچیان هەیە بەڵام خاوەنی دامەزراوەیەکی ڕوئیایەکی زۆر ڕوون نین بۆ مەسلەی میدیا کە ئەمە گرفتی هەرە سەرەکی ئێمێ ئەم پرسیارە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکەوەیە ئێمە ئەمانەوەی میدیایەکی نیشتیمانی دروست بکەین کە هەموو ڕنگ و دەنگە جیاوازەکان خۆی تیا ببینێتەوە و بە پاساوی ڕنگ و ڕەگەز و زمان و لەهجە و ناوچە و ئەوانە مەسەلەن ڕێگری نەکرێت لەوەی کا کەسێک لە شاشەیەکەوە یا لە کەناڵێکی میدیایەوە دەرکەوێت ئەگەر مەبەستەکە ئەمە بێت لە کوردستانە تا ئێستا زەحمەتە بۆچی زەحمەتە لەبەرەوەی ئێمە هێشتا پەرلەمانێکی نیشتیمانیمان نییە ئێمە تا ئێستا حکوومەتێکی نیشتیمانیمان نییە ئێمە تا ئێستا دادگا و دادوەرێکی نیشتیمانیمان نییە و لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەمە لە کوردستانە سیستمێکی سیاسی نووسراومان نییە کە پشتی پێ ببەسین بۆ نمونە لە ئەمریکا سیستمێکی سیاسی لیبرال هەیە میدیاکەشی لیبراڵە سەحەی لیبراڵە پەروەردەی لیبراڵە هەموو کایەکانی لیبراڵە بۆ لە بەرەوەی لە دەستورەکەیە لە سیستمە سیاسەکەیە ئەمە جێگەی بۆتەوە بەڵام لە کوردستانە کە سیستمە سیاسەکە نەبوو بۆیە هەمووی وەکوڵە وجهە نەزەری جیاوازی کەسەکانە یا ئەو شوێنەیە کە تەمویلی میدیاکەکە میدیای نیشتیمانی تا ئێستا لە کوردستانە دروست نابێت لە بەرەوەی حیزبە بەشدارەکانی
ئەوانەی کە لە کوردستانە هەن بۆی لە دەسەڵاتەوە بەوەی لە دەروێ دەسەڵاتە ناوێت دروست بێ بۆچی ناوێت دروست بێ لە بەرەوەی هەموو شەڕێکی لێسەر دەنگدەرە دەنگدەریش بە میدیای ڕسمی بە میدیای نیشتیمانی وەکوڵێ بۆیان قەنەعەت پێ ناکرێت بە بەڵگە و مستەمسەکوانە بۆیان قەنەعەت پێ ناکرێت ئەو میدیایی کە دەنگدەری پێ قەنەعەت پێکرێت میدیایەکە کە هیچ سنوورێکی نەبێ هیچ حساب و کتابێکی قانونی و ئەخلاقی نەبێ هەموو جۆرە تەشهیر و ناوزڕاندن و جنێودان و تۆمەتخستنە پاڵێکی بەکاربێنە اینجا ئەتوانێت بینەرێ قەنەعەت پێ بکە ویش هەدەفەکە ئەوەیە لەبەرەوەی هیچ وەکوڵە قانونێکمان نییە تەنزیمی ئەمە بکە تا ئەو کاتەی تۆمەتەکە ساغە بێتەوە تا ئەو کاتەی وەکوڵێ جنێودانەکە یەکلایە بێتەوە کابرا جوابیایەتەوە ملاحەقی قانونی ئەکرێ ئەو ئیشی خۆی کردووە تەسیراتەکەی دروست کردو. فەوزای سۆشیال میدیا لە ئەنجامی خراپی میدیای تەقلیدی سەری هەڵداوە کە گزارش لە ڕای خەڵک ناکات یان سۆشیال میدیا بۆ خۆی ئەو تایبەتمەندیی هەیە. سۆشیال میدیا لە کوردستان پێویستی بە چییە؟ پێویستی بە یاسایە یان دامەزراندنی کۆمەڵێک کەناڵ بۆ بڵاوکردنەوەی زانیاری؟ ئەوەی کە ئەبینرێ لە ناو سۆشیال میدیا لە هەرێمی کوردستانە کۆمەڵی هۆکاری بابەتی و کۆمەڵی هۆکاری زاتیشی لە پشتەوەی هۆکارە بابەتیەکان پێیوەستە بە باری سیاسی پێیوەستە بەو بارە شێواوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ متمانە لە دەست درراوە لە هەمان کاتە وەکو چۆنە ڕاڵێڵێ دەست بازاڕی شێواویە بازاڕەکە شێواوە لە بەرەو هەموو شتێ جێگەیە بێتەوە لە هەمان کاتە پەیوەندیە سیاسیە نادروستەکانی نێوان حزبە سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئێمە میدیای حیزبیمان هەیە ئێستا بەڵام میدیا حیزبیەکان بە ئیلتیزامەوە مامەڵاکەن هەندێک بابەت کە ئەزانن بۆ نمونە زەرەری ئەبێ بۆ پەزەکان وەکو خۆیان ئەڵێن ئەمە ناخرێتە ناو میدیا ڕسمیەکانی حیزبەکانەوە لە پاڵ ئەمە یەک لەشکری ئیفترازی گەورە هەیە لە ناو هەموو حیزبەکان بەبێ جیاوازی کە کار لەسەر بۆ نمونە بەلا ڕێدابردنی ڕایگەشتی لە هەرێمی کوردستانەکەن کە ئەمە لە پێشترا وەکو میدیا شخصیەکان باسمان کرد بەڵام حیزبە سیاسیەکانیش بۆ خۆیان بە دەرنین لەمەکە کە ڕایگەشتی بەلا ڕێیابرن میدیایی سۆشیال میدیا لە ڕاستیا لە جیهانە بۆ شێوەیە نییە کە ئێمە بەکاری هێنین کە بۆتە میدیایەکی سیاسی هەر کەسێک خاوەنی ئەکاونتێک بێ هەژمارێکی فەیسبوک بێ یا تویتر بێ یاوە خۆت خاوەنی پیجێک بێ دێت بێ ڕێی ئەیە دێت تەحلیل ئەکا دێت هەندێک شت بڵاوە کاتەوە کە وەکو زانیاری نا بەڵکو وەکو حەقیقەت بە خەڵکی ئەفرۆشێتەوە کۆمەڵە پیج دروست بوون ئەمڕۆ ڕخیان لە کەسایەتی ئەلفا دێن پۆستەرێک یاخود وەڵ پێپەرێک دروستەکەن دوو قسەی ناشرین کە ئازان خەڵک جوێنی پێدا دێت دوو قسەی ناشرینی لەسەر ئەنووسێ بۆ نمونە سیاسیەکە بۆی ئەنووسن ئەڵێن من وا مهم بوو وا گرنگ و خەڵک بەوا پێویستە وا بکە خەڵکەکە جوێنی پێدا ئەمە وای کردووە کە سۆشیال میدیا لە هەرێمی کوردستانە سۆشیال میدیاکەش بە نمونەی میدیاکەوە بە نمونەی سیستمی حکومڕانیەکە بە نمونەی کۆمەڵگەکە بوارێکی نەخۆش بێ میدیایەکی نەخۆش بێ سۆشیال میدیا نەخۆشە پێویستە چارەسەر بکرێ بەڵام چارەسەری بەو یاسایە ناکرێکە تۆ بتێوە بۆ نمونە بە هەموو شێوەیەک ئازادیەکانی لێزەوتکەی پێویستی بە یاسایەکی تۆکمەیەکە کە وردەکاری بچێتە ناو وردەکاری و یاسایەک ناکە میدیایەکی زەبەلاحی وەکو شەخصە بازرگانە سیاسیانە لەگەڵ کەسێکە کە خاوەنی ئەکاونتێکی بچووکە بێت ئەم دوانەوەکو یەک حسابکە هەم لە ڕووی ئازادیەکانەوە هەم لە ڕووی مەسئولیەتەوە هەم لە ڕووی سزاوە پێویستە گۆڕانکاری لەمەیە بکرێ خۆ جیاوازی لەمەیە بکرێ یاسایەکی مۆدێرنی بۆ دابنرێ بۆی کە سۆشیال میدیا لە هەرێمی کوردستانە ڕێک بخرێتەوە.